بابەتێکی تریشمان هەیە کە سەبارەت بە ئەو باسەیەکە لە هەفتەکانی بڵێن لە دەڕۆژی ڕابردووە تقریبا هاتە گۆڕێ ئەویش بابەتی بڵێن لێدوانەکانی شێرزاد حەسەن بوو سەبارەت بە ڕۆڵی دین و وانەکانی دین لە قوتابخانەکانە و ئەوەی کە ئەمە چۆن دەتوانێت ببێتە هۆی دروستبوون و دروستکردنی داعش و لە بەرامبەریا کاردانەوەی جۆر بە جۆر هاتەکایەوە. من نازانم ئەگەر تۆ لە بۆم پێشەچیە شتێکت هەبێ هیوا، بەڵام من هەندێک باسم هەیە لەبارەت بابەت فەرموو. من وازانم کە دیارە قسەکانی شێرزاد حەسەن من بە دروستی نازانم ئەوە بڵێم، بەڵام بەر لەوەی کە بێمە سەرەوەی کە نادروستەکانی قسەکانی ئەو باسکە من پێ خۆشە سەبارەت بە کاردانەوەی بڵێن ئەبوبەکر هەڵەدنی قسە بکەم کە من وازانم کە ئەگەر چی زۆر بەڕێز و احترام و قسەی کردووە هیچ گومانێک لەوەیان نییە، بەشێک لە هاوڕێیان و بەشێک لە خەڵک باسی هەڕەشە و گوڕەشاکە هیچ هەڕەشە و گوڕەشێکم پێیان نەبینی ڕاستی قسەکانی کە کردوێتی لەسەرەوانە دەربڕینەوەی کە و موافق نییە، ڕازی نییە. دیارە بۆی کەوا پێشینەیەک هەبێ ئەوانەی کە بیسەری ئەم بەرنامەینەوە بڵێن کە شێرزاد حەسەن بەدەق بەنەس لە شوێنێکە ئەڵێ وانەکانی ئاین لەیەکی ئبتیداییەوە تا کوستەی ناوەندی داعش دروست دەکەن. بڵێن ئەبوبەکر هەڵەدنی سەبارەت بەمە ناڕازیە و ناڕەحەتەوە نیگەرانە و ڕەخنەی گرتووە جوابی داوەتەوە ئەڵێ نەکرێتە بە شێرزاد حەسەن نەکرێتە، بەڵام بە زمانێک پڕ لە ڕێز نازانم هەندێک هاوڕێ باسیێوان کردووە گوایە وتێکی لە عقاریەوە مەبەستیەوە چاوی داگرتۆ لە ئیسلامیەکان بڕۆ لە عقاری دی کوردەمەنی ترەوە بەهی نەزانم بەڕاستی بە فلمی دابنشی کۆ دەزانم و ڕەفتی بەرهی واوە نییە کەسێک مەسەرەن بەردەوانە بنووسێ ئەبرا لە عقاریێژ عقاریش گەڕەشێکی گەورە و گرانە بڕۆ لێبی دۆزدەرەوە جۆرێک مبالغەکردنەوەوانە نا زمانەکەی زۆر بەڕێزەوە ڕەخنەی گرتووە، بەڵام ڕەخنەکانی نادروستن، ناوڕوشی ڕەخنەکانی سەر لەبەر ینی بە جۆرێک هەڵگەڕانەوەی ڕاستیەکانە، دیزە بە دەرخۆنەکردنە، فرتوفێڵکردنە لە خوێنە، فرتوفێڵکردنە لەوانەی کە واقعەتی ژیانی ئێماژی بۆ نمونە باسیێواکە چی ئەڵێ داعش دروستکراوی دەستگا مخابەتی نێودەوڵەتیەکانە پەیوەندی بەو کولتور و سەقافەت و بڵێندینەوە نییە کە ئێمە هەمانە لە کوردستانە. بەهەرحاڵ ینی قسەکە پرسیارەکە بێ ئەوە بێ مەسەلەن بۆچی ئەم دەستگا مخابەتیانە ناتوانن لە شوێنی تراوە بە سوود وەرگرتن لە ئایدۆلۆژیای تر مەسەلەن داعشی تر دروست بکەن، بۆی لە لەم ناوچەیە داعش ئاوا ئاسان دروست دەبێت و ئەوانە توانن کار بکەن کە لە حاڵێکە قسەکردنی لەم بابەتە جگە لە نەظەری مؤامرە شتێکی تر نییە و باسەکە لەسەرەوەیە کە گوایە داعش پەیوەندی بە کولتوری کوردەوە نییە، کولتوری کورد دوورە لە توندوتیژی، دوورە لەوە ئەمانە هەمووی پێچەوانەکردنی ڕاستیەکانە، هەڵگێڕانەوەی ڕاستەکانە وانە کولتوری کوردی و بە تایبەتی ئەو بەشەی کە متەئەسیرە بە بڵین بە تەعالیمەکانی ئیسلام و یاخود پیاوانی ئاینەوە ئەمانە زۆر فەزای خۆقانەوە بۆ توندوتیژی، یانی ئێمە لە مێژووی ڕابردووی خۆمانە سەر باسی داعشەکە داعش پەلاماری ئێزدیەکانی داوە باش نییە ئێزدیەکان لە هینی خۆیانە لە مێژووی خۆیانە قسە لەسەر 74 جار فەرمانەکەن، فەرمان بە معنای پەلاچۆکردن مەسەلەن 74 جار پەلاماری ئێزیدەکان دراوە و ئەو خەڵکەی کرد دەوروبەری لەگەڵ ئێزیدەکانە ژیاوە کورد بوون، کوردی موسڵمان بوون، یعنی مەسەلەن لە مێژووە بۆ نمونە مێژوویەکمان نیشان بدەن، جێگایەک نیشانمان بدەن کە پیاوە ئاینەکانی موسڵمانە لەو جێگایی کە ئێزیدی ژیاوانە وتیانە نابێت پەلاماری ئێزدیەکان بدەنەمە دیفاعیان لێکین داکوچیان لێکین، یعنی لانی کەم ئەمە لانی کەم بەس ئەمەنە ڕێگە نەگەوەی کە بەشداریشیان کردو دیارە بەشداریان کردووە، یعنی آخر جار بەبوو بەکر هەڵەدنی ئەم واقعیەتە ناتوانێت لەبیر بێتەوە مەسەلەن آخر جار بەر لەوەی داعش پەلاماری ئێزیدیەکان بدا لە ناوچەکانی خۆیانە و لە چەنگاڵ ئەو بەزمە بەسەربێنێ لە ناو شاری دوهۆکەوە بە ئیشرافی حتا ڕێخستنەکانی پارتی بەشێک لە مەقڕەکانی پارتیەوە عەشایری کورزمان لە ناو دوهۆکەوە پەلاماری مەرکەزی قەزای شێخانیاندا لێیاندان عەزیەتیاندان مەعبەدەکانیان تێکدان سووتانیان ئەو شوێنی پەرستگاکانیان
مەسەن بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی حیزبەکەی ئەبوبەکر هەڵدنی لەبارەت ئەمە وتی چی قسەی چی کرد ڕەتی دایە وتی نابێ بکرێ بەیاننامەیەکمان بۆ بێنن کە ئەمە ئیدانە کرابێ یاخود بەری پێگیرابێ بە بڕوای من ناتوانێت ئەبوبەکر هەڵدنی مێژووی ئێمە منەزەه کالەوەی ئەم ڕۆمانسیەتە لەوەی کە ئیسلام و دیانەتی ئیسلام هەمیشە لە لای ئێمە شتێکی تر بووە و هیچ متەئەسرنەوە بە توندوتیژیان لە ناو شاری سلێمانیە کە ئەبوبەکر هەڵدنی لێیە بەشێکی ئەسیلی ناو ئەم شارە کە جوولەکەکانن نین ئێستا ڕیشیان ئەسووتانە نەچۆن ڕیشە ئاگرانە نا بە ڕیشیانەوە یەکەخێت بەلایەک لەو مەلایانی کە باست کردووە کە پەروەردەی حجرە بوون و پەروەردەی هێن بوون بۆم بێنە لە جێگەیەکە ئیدانەی ئەمەی کردبێ یەهودیەکانیان شار بەدەر کرد لە ناو شاری سلێمانی یەکی مەسەڵەن کام مەلایە کوردەیە کە هاتووە لە بەرامبەر ئەمە وەستاوە توێتی ئەمە دوژمنایەتیکردنی تعالیمەکانی خوایە خواوای نەفەرموو و خواوای نەوتووە لە شوێنێکا پێم بڵێ ئەمانە ئەی تۆ باسکردن لەوەی کە ئەمانینە یاخود مەسەل لە جێگەیەکا باسی چێکە هەر ئەو مەکتەبانە کە ئەمە ئەوانە ئاینانەی تیا ئەخوێنرێ بۆ بەهۆی پەروەردەکردنی دکتۆر ینی مەکتەبەکانی کە ئاینی تیا ناخوێنە دکتۆر پەروەردە ناکە عالمی تیا پەروەردە نابێ مەسەلەن هەموو ئەو مەکتەبانی لە دنیاە هەرچی علم و سەنعەت و شتانی تیا پێش دەکەوێت دیانەتی تیا خوێنرێ من لە سویداژین دین ئەخوێنرێ بەڵام وەکو مێژوو ئەخوێنرێ وەکو بەشێک لە کولتوری کۆمەڵگانە ڕابردووە ئەخوێنرێ و ئاوا ئەبیێت و ئەوانە و ئاوا هەڵەسەنگرێ و هەر تەنها دینی مەسیحیش ناخوێنێ ئیسلامیش خوێنرێ بوزاییش خوێنرێ مەسەلەن دینەکانی تر دینە یەهودیش خوێنرێ هەموو ئەمانە ئەخوێنرێت و ئەوترێتەوە بە خەڵکە مەسەلەن بۆ شارەزایی بوون بۆ بوون بەڵام ئەوەی کە تۆ پێت وابێ ئەم تعالیمانە ئەتوانێت زانایان بەرهەم بێنێتەوە لە شوێنێکە ئەمانە نەبێ زانا بەرهەم نایێت بە بڕوای ئەم تعالیمانە ئەم قسانە سەر لەبەری نادروستە ناڕاستە و تۆ ناتوانانی یعنی باسکردن لەسەرەوەی کە داعش بەرهەمی لێکدانەوەیکی نادروستی ئاینە تۆش ئەبوبەکر هەڵەدنی لەگەڵ داعشە لە یەک مەسەلەیە مشتەرەکن ئەوش تەقدیسکردنی نەسە مقدسەکانە نەسە کۆنەکانە داعش بە ئیستیناد بە مەجموعەیە ئاەت و حەدیث ئەماناکە کە تا ئێستش تۆش باوەڕت پێێتی مەسەلەن ئەو شتانی کە لەناو بوخاریە هەبدەی فەرمۆ بکرا و بڵێمانە غەڵەتن دروست نین ئەوەی کە وتراوە ئومرت أن أقاتل الناس أن يشهدوا أن لا إله إلا الله بڵێ ئەمە ڕاز نییە بڵێ ئەمە درۆیە وانە ئەسڵی نییە مثلەن بەڵام توش بەشێکی لەم کولتورەوە ناتوانانی ئینکاری ئەمە بکەی و ئینکاری ئەم حقیقەتە بکەی بەڵام ئایا بڵێ لە ڕاستیە یعنی ئەوەی ینی تۆ هەندێک لەو کاردانەوان بە باشی باس کرد ینی دیاردەیەکی وە ینی من لە ڕاستی پێم سیر بوو لە ناکەوم بابەتە زۆر تەشەنەی سند و زۆر بابەت چونکە بیرمان نەچێ ئێمە لە هەریمی کوردستان یان لە وڵاتان و لە جیهانی ئیسلامیە لە ئێستاە تەنیا با بڵێن شێرزاد بۆ نمونە ئەگەر ببیندرێ هێرشی کرابێتە سەر کە من ئەگەر هێرشەکەمە بەسیانەوەی بە ئەبوو یعنی ئەگەر شتی تر بێ ئەمە قسەیشی تر ئێمە ئەگەدار نەبین بەڵام ئێمە لە ڕاستیە ینی من پۆستێکم کردووە لە ماوەی ڕابردوو یعنی لەو قوتابخانەی کە کچەکەی خۆمی تیا خوێندرێ من باسم کردووە کە بە تەفاسیلی باسم لەوە کردووە کە چۆن کاکەیەک بە زۆر و ڕوبەڕی ئەو دەکرێتەوە کە واز لە دینەکەی خۆی بێنی یان بە جۆی لە جۆرەکان شەهادت بە ئیسلام بێنێ و لەوێ یعنی دۆخێک ئێستا لە کوردستانە بۆ نمونە ئەگەر تۆ لە هەر شوێنێکە شوناسی ئیسلامی بوون پیشان نەدەی بە تەفاسیلیەکانەوە یعنی لە ژێر فشارێکی چڕدای تەمان ئەوە ڕەنگە من دیسان ئەوە باسی ئەو شوێنانە ناکەم کە لە ناو هەولێرە شوێنی بڕاقین و جیاوازن ینی بەو زمانی کە دروست کردووە لە شوێنەکانی تر و بڕۆ قوتابخانی تر و بڕۆ دام دەستگاکانی تر دەبینی ئەمە لە چ دۆخێکایە و بۆ نمونە لە دائیرەکان و دام و دەستگاکانی دەوائیر و زانکۆکان کە نوێژی بە جەماعەتی تیا ئەکرێ و بۆ وەکو هەڕەشەیەک یانیان ئەوانی کە نان بە بەردەوام یان نوێژ ناکەن دەبێت بە چاوێکی سووک تەمەشایان بکرێ هەندێزار تووشی موقیفی سیر و سەمەرە دەبنەوە تەمان ئێستا ئێمە جیاوازی کاردانەوەکان بە تێگەیشتنی من بە جیاوازی ڕاکردن بە دوای ئەم کاردانەوەە ئەگەر ئێمە من لە ساڵی پار بوو پێم وایە شتێکم نووسی لەبارەی ئێستا پێش بەرنامەکە هەوڵمدا بە دوای گەڕامبی دۆزمەوە ئایا ئێمە چۆن لە ئاین بگەین ئایا لە ئاسمانە یان لە زەوی ئێمە
لە دیاردەی ئاین تێبگەین. طبعا بۆ تێگەیشتن من لێ باسیەوە ئەکەم بۆ تێگەیشتن لە بنەڕەتی دیاردەی ئاین و شێوەکانی و دیاردەی توندیتیژی ئاینی و ئەو هەرایی ئێستا ئەو وەختە کە لە فەڕەنسا بوو من باسیەکەم لە هەندێک لە وڵاتانی ئیسلامیە ئێستا ژەمە جزئێکە لەوە دەبێت لە ڕاستیە ئێمە بە شێوەیەکی ئەوی پێدەوترێت ماتریالیستانە شی بکەینەوە بگەڕێنەوە بە تایبەتی ئەگەر سێری ئەوەی پێدەوترێت چرخی ڕۆشنگەری و تێگەیشتنی مارکس لەو بارەیەوە من پێما زۆر هاوکاریمانەکە بۆ تێگەیشتن لەم بارەیەوە هاوکات یعنی من کە باز لە ئێمە قسە لەسەر دیدی مارکسیەکەین بۆ ئاین لەو گۆشێوە ناکە ئێستا لە ناو خەڵک چاواشەکراوە کە مێژووی لەدایکبوونی هزری مارکسیزم وەک پارچەکردداری ئاین ببینین بەڵکو جەوهری لەدایکبوونی یعنی لەدایکبوونی پەیوەستە یعنی بەبەسم جەوهری لەدایکبوونی فکری مارکسی پەیوەستە بە چەسانەوەی چینایەتی و هەڵومەرجی کۆمەڵایەتی و ئابووری بەمانایەکی تر یعنی شەڕی مارکسیە دژ بە ئاین نییە یعنی شەڕێک نییە لە نێوان باوەڕدار و بێ باوەڕدا بەڵکو لە جەوهردا شەڕێکی چینایەتیە لە نێوان زۆرینەی پەراوێزخرا و کەمینەیەک شەڕی ئازادکردنی عەقڵ و هۆشیاری لە هەناوی بە نەتیجە شەڕێکی چینایەتیدایە یعنی بەم دیدا مارکسیات لە ئاسمانەوە لە ئاین ناکەڵێتەوە بەڵکو لەسەر زەوی و ئیشی ئێمەشە لە ڕاستی ئێستا قسە لەسەرەوە بکەین بۆ ئەم دیاردێ جارێشتر لە کوردستان ئەم پەرگیری دینیە جارێشتر پەرە دەسەنێ لە واقعی هەلومەرجی کۆمەڵایەتی و ئابووری کە سەرچاوی دروستبوونی ئاینە نەک بە پێچەوانەکەی واتە ئاین لە ناو مێژوودایە لە دەرەوەی مێژوودا نایە و مارکسیزم فەلسەفەیەکە بۆ چینی کرێکار و چاوساوەکان نەک بۆ چینی بێ باوڕەکان لە ڕاستیە ئێمە دەبی لەم حقەتەش بگەین کە هەندێک جار بە ئاراسەیەکی تر دەبیندرێ تێکۆشانی یعنی بە دۆریی ترە تێکۆشانی زۆرینەی کۆمەڵگا بۆ گۆڕینی هەڵومەرجی کۆمەڵایەتیە و لێرەشەوەیە هۆشیاری دەگۆڕێت بەرمەبنای ئەوەی پێدەوتێ ئینعکاسی بارودۆخی کۆمەڵایەتی هەروەک چۆن گۆڕانی پەیوەندیەکانی بەرەمێنان لە دەربەگایەتیەوە بۆ سەرمایهداری بنەمایەکی دروست کرد بۆ لەدایکبوونی سەرخ و بارودۆخێکی تازە و ئازادی سیاسی و سەرهەڵدانی ئەلمانیەت ئەو ئازادی سیاسی بەواتای یعنی ڕزگاری ئازادی ڕاستەقینی مرۆڤ بەکار نابین تەوان لێرە بەمانە بە تێگەیشتنە سۆسیالیستەکەی لە جیهانی ئیسلامیە ئێمە ئەوەی ئێستا دەبینین لە وڵاتانی عەرەبی کارێمی کوردستان دابڕاو نییە بۆی تایبەتمەندی لە بەرهێمێنان و واقعی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و مانەوەی سیماکانی پێش مۆدرنەتە و ئەو پێدەوتری حەداسە و ناکاملی دەوڵەت پێگەی ئاین و ڕۆڵی لە ژیانی کۆمەڵایەتی و ئەوی پێدەوتری ویژدانی و کللتوری و سیاسی زۆر جیاواز لە دەوڵەتێکی وەگەوەی تۆتیاژی شەما لە سویدا ئەو ئامادە سیاسیە بێزەی ئاینی ئیسلام پەیوەندی بەوە نییە لە ڕاستی وەکو ئیسلامی سیاسی بانگەشەی بۆ دەکات کە ئاینی ئیسلام جیاوازە لە ئاینەکانی تر و بەشێکە لە دەسەڵات و بەڕێوەبردن و دەوڵەت و تا دوایی پەیوەندی بەو تایبەتمەندیەیە کە باسمان کرد کە پەیوەندی بەو بارودۆخەوەیە یعنی ئەگەر تو تەمەشا بکەیت شەڕی ئەوەی پێدەوترێت سەردەمی ڕێنسانس یعنی بە جۆرێکە تەنیا کاوێشکردنەوەی بیر و بەرهێنانەوەی معریفەیەکی مجرد لە واقعی کۆمەڵایەتی نەبوو بەڵکو لە جەوهردا یعنی لە جەوهردا گۆڕانکاری هێنایەکایەوە بۆیە ئاراستەی ئەوەی دەوترێت تیرەکانی ڕوبەڕووی ئایدۆلۆژی ئاینی کرد ئەو ئایدۆلۆژی وەکو ئێستا ئیسلامیەکان هێزی یعنی هێزی خواوەندی کردبووە تاکە میحوەر بۆ جیان بۆ ئەوەی کە دەسەڵاتی دەرەبەگایەتی و دەستگاکان بچەسبێنێت بیری لێرەدا بیری ئاینی وەخسەر و کەبوونێکی سەروی مرۆڤ بۆ جیهانێکی ئابەدی و پێویستی بە تێگەیشتن نییە بۆ ئەوەی پاسا و بهێنێتەوە بۆ پێویستی بەردەوامبوونی هێمنە و دەسەڵاتی فیوداڵێت لە ڕاستیدا یعنی بۆیە ئەمانە ئەگەر سەری ئەو تەجروبێ بکەین لە خۆرئاوە فەلسەفەی ڕۆشنگەری هات بۆ ئەوەی پێدەوێتە ڕۆح لە بەرامبەر مادە ڕەت بکاتەوە بۆ ئەوەی کە توانای خواوەندی لە سروشت و کۆمەلگا بکاتە دەرەوە لە عەقلی مرۆڤ بکات کە خۆی تاکە دەسەڵات بێت مرۆڤ بخاتە ناوەندی جیهان وەک وزەیەکی داهێنەر ئەوەی پێدەوتێت لە ژێر کاریگەریە لە ژێر کاریگەری یاسا گەلێکی دیاریکراودا بۆیە پێم وایە ئەو بیانووی ئیسلامی سیاسی دێنێتەوە بۆ فڕستکردنی پرۆژە و هێمنی ئایدۆلۆژی ئاینی و خستنە دەرەوەی لە دەرەوەی ڕەخنا ئەوی بەرامبەر شێزاد دەکرێت و توێژنەوە و پشکنین شتێکی تازە نییە بەڵکو هەمان ئەو بیان و تێگەیشتنەیە کە لە سەردەمی دەرەبەگایەتی کەنیسە و پیاوانی ئاینی بۆ احتیکارکردنی دەسەڵات و
پێگەی خۆیان بەکاری دێنێنا طبعاً ئەوەی پێی دەوتری ئێستا ئەگەر ئێمە کاتی خۆی شەماڵەگە بیر بێ زۆر باسی ئەم بابەتەمان کورتێنان و شکستی سەرمایه‌داری بڵاوبوونەوەی هەژاری بێکاری پەراوێز خشکتن هەڵکشانی جیاوازی چینایەتی بە تایبەتی لە دوای فەرزکردنی لیبراڵەتی و نێونەمانی ڕۆڵ و بەرپرسیارەتی کۆمەڵایەتی دەوڵەت یعنی ئەمە وای کرد بە تایبەتی لەو شوێنانەی کە دەوڵەت بەو مەفهومەی کە لە ئەوروپا گەشەی سند ئەو ڕۆڵەی بینی هەی یعنی ئەوەی باسمان کرد لێرە ئەم دەوڵەت ئەم بۆ سەردەمی حەداسەیە نەڕۆیشت کۆمەلگا ئەم ڕۆڵە بە جۆری شترمایەوە بۆیە ئەمە کاریگەری زۆر بە ڕۆژانە دەخاتە سەر کۆمەلگاکەمان و ئێستا کاتێک کە خەڵک لە ئەوەیە کەەوەی مارکز باز دەکا ئەوەی دەڵێ کە ئەگەر دەخەکە وەکو خۆی لە بیرم بێ دەڵێ لە دۆخێکی جیانیی بێڕۆحە ئاین دەبێتە ڕزگارکار ئەو دەڵێ دین و ئەفیون و شعب نەک شعوبیش لە ڕاستیە باز لە بارودۆخێکی دیاریکرااو دەکا کە ئاین چۆن بەکار دەوێنری ئەو بەکاربرنەی ئێستا لە ڕاستیە ئەو شکستی ئێستا لە کوردستانە ئیسلامی سیاسی بێگومان بەکاری دێنێ و باشترین ئەدەواتیش بەکاری بێنین لە ڕووی ڕۆحی وجدانیەوە ئەم بابەتانەیە ئەمە ئێمە ئەگەر تو سیر بکەی شەماڵ ئێمە سەردەمانێک لە ڕاستیە هەم لەم کۆمەلگای ئێمە بیرمان نەچێ لە حجرەکانی ئێمە کەڵە شاعیری گەورە دروسە بوو لە کۆمەلگای ئێمە هەر سەردەمانێک ئاین یعنی بەم مەفهومەی کە ئاین بە جۆرێکی تر من پێم وایە ئاین وەکو کەلەپوری مرۆڤایەتی وەکو دنیا وایە لە ئەوروپا خەڵک شەماڵ وەکو لە ئەوروپاش هەموو فەیلسوفە مهمەکان مثلا نیوتن خۆی کە هاتووە ئینی کردو نەزەری ئین کردو ویستی ئیسپاتی کە مەسائلە دینیەکان ئیسپاتکە ینی باسکردن لەسەر ئەوەی کە تەنها شوێنێک بخوێنەوەریتی بۆ کاکە ینی خۆ تۆ ناتوانانی ئەمە بکەی بە بەڵگەی ئەوەی ئێستاش حجرەکانە دەتوانن ئەوە بن وانە بە ئاشکرا لە حجرەکانە کاکە وەزعیتەکە بە جۆرێکە ئێستا لە مزگەوتەکانە و لەوانە ئاینیا ئینکارکردن و داماڵینی ئینسانیت لە بەرامبەرەکەت ئەبێتە شتێکی شەرعی و معقول یعنی ئەمە حقیقەتێکە خۆ بێدانی پیابنی ڕوون بکەمەوە یعنی ئێمە کاتێک قسە لەسەر دیاردەی ئاینەکەین هەموو ئاینەکان واتە ئەمە وەکو دیاردی یعنی لەو دیدەی وەکو دیاردەیەکی کللتوری بەرئەنجامی بارودۆخێکی مێژووی دیاریکراوە ئەمە مافی هەموو کەسێکە وەکو حاڵەتێکی ڕۆحی وەکو حاڵەتێکی ویژدانی کە ئاینی خۆی هەبێ و شتێک بپەرستێ ئەمە هەر ناوی چێ لە ڕاستی ئەمە قسەمان لەسەرەوە نیە قسەی ئێمە لەسەرەوەی کاتی ئەمە تەزە ئەم ئاینە بەکار دەهێنرێ بۆ لێدان لە بنەماکانی مافی مرۆڤ ئەویش بریتێ لە ئازادی بیرکردنەوە بریتێ لە ئازادی ویژدان بریتە لە ئازادی پۆشینی جلوبەرێک ئێستا ئەم جۆرە لە فاشیزمە کە لەم ناوچەیە بە بەردەوام هەندێک جار فاشیزمێکی نەتەوەیی و فاشیزمێکی ئاینی بەرهەمدێنێ لە ڕاستیە نەتەوەی سەردەست ئاینی سەردەست دێ بە جۆرێکی فاشیزمانەوەی بەرامبەر ڕەت دەکاتەوە ئێمە قسە لەسەر ئەم فەرهەنگەکەی لە ڕاستی دەبی ڕوبەڕووی ببینەوە و بیریشمان نەچێ تەمەنام ئەکرد تەنیا ئەمە ڕوبەڕووی شێزاد حەسەن ببایەوە هەر ڕوبەڕووی هەموو ئەوانە دەبنێتەوە لە ڕاستیە کە بە جیاوازی بیرەکەنەوە هەندێک کەس هەیە لە ڕاستی هەندێک جار کە قبوڵێتی لە هەندێک شوێن چی بکە یعنی ناتوانانی ئەم شەڕە بکە خۆی تەکەیفەکە لەگەڵ وەزعەکە هەندێک جار مساوامەشەکە بەرگەی ئەمە ناگرێ ئەمە لە بیریشمان نەچێت لە ڕاستیە شەماڵ من دەمێوەش باس بکەم کەسایەتی ئاینیشمانەیە کە پەیامی قوبولکردنی ئەوی دیکەش بڵاوەکاتەوە مامۆستای ئاینیمانەیە لە ڕاستیە لەناو ئەم دۆخەشە کە بە ڕۆحێکی با بڵێن قوبولکردنی ئەوی دیکە قسەکە لە پاڵ ئەوەشە مامۆستای ئاینیمانەیە کە ئەوی تر ڕەت دەکاتەوە یعنی ئێمە ناتوانین بڵێن لە کوردستانە یەک ڕوو لە ئاینمانەیە ئێمە لە ڕاستی یەک تایب لە ئاین لە کوردستانە ئەو ئاینەی شەماڵ ئاینێکی ملی دایک و باوکی من و تۆ کۆمەلگاکەمان نەبوو لە سەردەمانی زوو کە وەکو حاڵەتێکی ویژدانی دەیان کرد ئێستا کە تەحویل لە بۆ کاکە سەردەمانێک کە شەماڵ بیر نەچێ بۆ نمونە کەیەکێتی لە هەولێر بوو مەلاکان بە ئاراستەیە گوتاری مزگەوتەکانیان دەدا دژی پارتی کە پارتی هاتەوە ناڵێم هەموو مەلاکان بەشێک لە مەلاکان گوتاری مزگەوتەکانیان بە ئاراستەیەک دەبرد دژی یەکێتیەکان من بیرم دێ
لە سەردەمانێکە ینی باوکم سەردەمانێک گوازی لە مزگەوتێنەوتی منی تر ناچم بۆ مزگەوت قسەمە کرد باوکە بۆ ناڕێگۆ مزگەوتی تر کوڕم چیتر مزگەوت لە کوردستان شوێنی ئاین نییە ئێستا شوێنی شتیترە من بۆ حاڵەتی ویژدانەکە ئەچم ئەمە جەوهرەکەی لە کوردستان ڕاستیە چۆن حکوومەت چۆن هەموو شوێنەکانی تر بەکار دێنرێ دەسەڵات بەکاری لە ئیسلامی سیاسی ئیسماریان بابەتە دەکات زین چۆنە ئێمە لە کۆمەلگایەکی چینایەتیە ئەژین هەرچی شتێک لەناو ئەم کۆمەلگایە هەیە تابعێکی چینایەتی وەرەگرێ زانی ئەو شتی کە تۆ باسیەکەی دینی شعبی و دینی کەوات با و باپیرانمان یاخود نەنکمان یاخود داپیرە مەسەرەن دانیش دوعاە کرد بۆ هەموو دراوسەکانیشی دوعاە کرد بۆ هەموو کەسێکە ئەیناسی هەموو میلەت هەموو خەڵک هەموو بەشەریەت ینی کەس ئازار نەبینە جەرجی کەس نەسووتی ئەمە ئەو شتانی کە تۆ باسیەکەی لێرەیە ڕاستە زین چۆنە کۆمەلگا ئەو نەسانەوە ئەو دەقانی کە ئێستا خەریکە ئەبێتە فەلسفەی بەشێک و ئەوانە مشتەمان نەیەتوانین لەگەڵ ئەمەیان بشی خۆ ڕاستە مەسەن بۆ نمونە ئێزیدەکان ئەڵێن ئەوە نەجارە ئێمە قەتوعام کراین وەنیە بەڵام لا یەزال ماون وەنیە بەچی ماون چۆن ماون یعنی ئەگەر مەسەلەن تەواوی دەوڵەتە ئیسلامەکان لەوەتی هاتوون و توانیدیان وەکو داعشکەنوانە خۆ نە ئەبوو تۆی مەسیحی لەم ناوایە بمایە نە ئەبوو تۆی یەهودی بمایە نە ئەبوو تۆی هیچ ئەوە پڕپڕە لە ئەدیان ئەو عێراقی خۆمان بیگرەوانە لەم سەرتا ئەو سەر ئەنواع و ئەشکاڵ باڵ و ئاین چۆن ئەمانە توانیوانە بمێنەوە ئەگەر ئەو نەست و دەقانەی کە لە ناو قورئان و ناو حەدیثا هەیە تەثبیت بوو وایە و جێبەجێ بوایە و تەثبیت کرایە و ئەوانە خۆمانە هیچ وجودی نابوو بەڵام حقەتەکەی ئەوەی ژیانی کۆمەلگا لەگەڵ ئەم نەسانەیە نایەتەوە وە کۆمەلگا ئەزانین چۆنە هەموو شتێک هەرسەکە تۆ تەمەدون و حەزارەت هەموو شتێک هەرسەکە بیر و باوەڕێکی دواکەوتوو کۆنەپەرست دێ بۆ لە بینبردنی هەموو شتێکە لە دژی خۆیاتی دەسەڵاتداران جاروبار سوودی لێ ئەبینن وەختێک یانەیە مەسەلەن پەلامار بدەن وڵاتێکی کە داگیر بکەن و خەڵکەکەیتکەن بە کۆی لەوانە ئیسیفادەی لەکەن سوودی لێبینەوەوانە خۆ تەنها ئەوانە ژنیان کردوکەوە بە ناوی ئیسلامەوە کردگان تۆ تاریخی ئێمە ببینە تاریخی بەشەریەت ببینە ئێستا لە 5 بەشەرا بەشەرێک نەوەی جەنگیزخانە بۆ جەنگیزخان دنیا داگیر کرد بە دیانەت کردی بە وتی ئیسلام وتی نا نۆرمەکەی وابوو عادەتەکەی وابوو هەتاکو مەسەلەن چەند سەد ساڵ لەمەوبەر بەریتانیەکان چوون بۆ ئوسترالیا لە جەزیرەی تاسمانیا ڕیسێکی ئینسانیان کۆتایی پێهێنا زانی ئانی وەکوچی مەمەسم ڕیسە بۆ نمونە ناڵێن هیندە سوورەکان لە ئەمریکا ناڵێن بۆ نمونە ئەبۆژینەکان لە ئوسترالیا ناڵێن ڕەشپێستەکان لە ئەفریقیا ڕیسێکی یان عنسورێکی بەشەری هەبوو لە تاسمانیا 1970 کەسیان مرد یەک کەسیتیان نەما یعنی ئەو ڕیسە تەواو لیپۆل لە بەلجیکاوە ڕۆژ لە کۆنگۆ 10 ملیۆن بەشەری کوش 10 ملیۆن ئینسانی کوش داوایە کرد ئەوی دەبێت مەتاتم بۆ بێنن پێگەی ئەمە هەمووی 100 ساڵ تێنەپەڕیەوە بەسەر ئەمانەیە یعنی ئەمە واقعیەتی مێژووی ئێمە بووە هەروانیە مەسەرەن هەر بەتەنها بەم ئاەتەوە بەم بیر و باڕە بەڵام حقەتەکەشی ئەوەیە لە لایەکی ترەوە مەجموعەیە دەخنووسراوەتەوە بۆ ئەوەی ڕێگە بە پاشایەکی خوێن ڕێژ کە ویستێتی بڕە وڵاتێ داجیکا بڵێن وەڵامە شەرعیە لە کاتی خۆیان ئەم شتە کرا و ئەمانە و ئەمە خوا و پێغەمبەر و هەموو کەسێک لەسەری ڕازیە و ئەمانە بەمە بیکە بە هینێکی بەسیج کردن کێشەکەی ئێمە ئەمڕۆ لەوەیە کە ئەم دەقانە ئەم نەسانە کەوتو دەدەستی کۆمەڵی خەڵکەوە و ئەوانەشی وەکووە بوو بەکرد ئەوەدنی خۆیان بە پێشکەوتووان نازان تەحەدای ناکەن ناڵێن مابە دیانەتێکی و دوای بە حیزبەکەی خۆشی لەسەر ئەساسی ئایدۆلۆژیایشی ئاوا دروست کردووە ئەگەر حیزبەکەت لەسەر ئەساسی مەفاهیمی ئەخلاقی ئیسلامی ئەوانە بووە باوەکو حیزبی دموکراتی مەسیحی ئەڵمانیا بێ بڵێ لە مەفاهیمە مەسیحیەکان و لە مەفاهیمە ئینەکانەوە حیزبی دروست کردووە بەڵام بەرنامەکەی لەسەر ئەساسی شریعەت نییە شریعەتی 1400 ساڵ لەمە پێش نووسراوە تۆ بتێت تەسبیدی جێقی تۆش لە هەمان سەرچاوە ئاوە خۆیتەوە کە داعش ئاوی لێ خواتەوە بەدەست کەس نییە ئەوە پێم باشە چەند کۆمنتێک هەیە بخوێنیەوە کارە و چەند برادریشتر پێشتری شەندیشتر دەرفەت نەبوو بیان خوێنیتەوە من نازانم کۆمنت لە کۆمنت لەسەرمانەن لەسەر ئەم دوو قسێ بەڵێ ئەمە کارا شتێکی نووسیوە لە خوارەوە حەزەکەمی بکەی من بڵێ بخوێنەوە بڵێ کۆمنتی یوسفەسوور لە پێشەوە وەڵێ مەڵێ قسەکانی بەکرد ینی بەکراوەت نیمە بەستە
زمینە خۆشکردنە چۆن لە هەموو تیرۆرێک لەو چەشنە زمینی خۆشکراوە من ئەمە نبینم بەڕاستی لە قسەکانی ئەبوو بەکراڵەدنی ئەمە نبینم من ڕەخنەشم لێگرت و وتیشم کە لە شوێ هینی بڵین ناڕاستی تایە بەڵام مشتی وایتیان ێگار لە ئەخیرەکەی ئەڵێ من کۆمنتی نالەبارش لەسەر شێرزاد حەسەن قبول ناکەوت لە پۆستەیە بنووسیت لەوە زیاتر لەوە ڕێز هین زیاتر چیان ئەگەر باسی ڕێز بکەی زۆر بەڕێزەوە بەڵام قسەکانی پوچن تێڕوانینەکەی پوچە جا من ئەزانی چۆنە پێم خۆشە ئێستا یاخود لە هینە کارە ئەحمەدە دوای ئەوە کارە شتێکی کرد بۆ شەماڵ حەسەن وەکو فرۆدی زەمانە شەماڵ من لێرە ئێستا لەم بارودۆخەیە ئێمە بڕوبڕی بابەتێکە بینەوەیش ئەوەیە ئێستا ئێمە لە بەردەم شەڕێکی تەوان ئێمە باسمان لە جەوهرەکە کرد جەوەری قەزی یعنی وجودی با بڵێن ئاینەکان و ژینگەی سەرهەڵدان و ئەم بابەتان و مەسەلەی پەرگیری ئاینی و ئەمانە چۆنە تەوان بیرمان نەچێ ئێمە لە ژینگەیەک دەچین چۆن پەرگیری ئاینی هەیە بە هەمان تایپ و بامانە لە ڕاستی ئێمان دێجا پەرگیری نەتەوەیی و ئایدۆلۆژی و هەندێجار لە ناو چە پیشمانەیە ئەمە لەبیر نەکەین یعنی لە ڕاستی دەبێت دانی پیادابنین و هەندێجار ئەمە بەڵام ئەوەی ئێستا ئەوەی کە ئێوە کو دیاردەیە کۆمەلگا پێوەی جیرادەیە ئەم توندڕەوی ئاینەیە ئێستا داعش ڕۆژانە لەبەر دەرگامانە و عقلیەتی ئەم دەسەڵاتە لە کوردستان تا پێی وایە تا ئێستا پێی وایە شەڕی داعش تەنیا لەسەر سونەکان دەکرێت و پێی وایە کە داعش وەکۆی کە ئەبوو بەکر ئینیە کە داعش پەیوەندی بە پلانێکی دەرەچیە لە ڕاستی داعش پێشەوەی پلانێکی دەرەچی بێ ژینگە و گەڵاکانی لەم کۆمەلگایە بوونیە لەم باردۆخە سیاسی ئابووری کورتوریە و ئیسلامی سیاسی و تایپەکانی تریشی ئەمە ئیسسمارەکە بۆیە لە ڕاستی ئەگەر ئێمە بمانەیە قسەی جدی لەسەرەوە بکەین دەبی شەڕی داعش نەتەنیا شەڕێکی سەربازیە و نەتەنیا شەڕێکە لەسەر سنوور شەڕێکە لە ناوەی کۆمەلگا دەبی لە ناو زانکۆکان لە ناو قوتابخانە لە چاکردنی باروژیانی خەڵک لە بەدەستێنانی لایەنی کەمی لە عەدالەتی کۆمەڵایەتی لە هەڵی کار لە گۆڕانکاری جەوهەری لە بەڕێوەبردنی کۆمەلگا ئەمانە لە ڕاستیە دەتوانێت ڕوبەڕی بێتەوە بەم عقلیەتە کە هێزی پێشمەرگەی تایە حکوومەتی تدا من پێم وایە ناتوانین ڕوبەڕووی داعش ببینەوە من ئەزانی چۆنە لێرە یەکشت بڵێ من ئێستا دێمە سەرەوەی کە بڵێ قسەکانی شێرزاد حەسەن بۆ ڕاستیە ینی ئەوە من قسەم لەسەر قسەکانی بەکراڵەدنی کرد ئێستا دێمە سەرەوەی کە پێی بڵێم باسەکانی شێرزاد حەسەن بۆ دروست نییە یعنی ئەزانی چۆنە بەستنەوەی داعش وەکو کاک حەکیمیش لێرە واڵە حەکیم حەمەڕەش بڵێ هاوڕان داعش درێژکراوەی ئاینی ئیسلامە ئەگەر داعش نەبێ بۆ ژوازیش قازانج و بەژەوەندەکانی نامێن لاوچەکە کەواتە هیچ هێزێک ناتوانێت شکست بە داعش بێنێت بەرحاڵ من وا ئەزانم ناتوانین بەم درێژکراوەی ئاوا بڵین داعش درێژکراوەی ئیسلامە یاخود ئاینی چونکە ئێمە ئاینی ئیسلامان پێشتریش هەبوو یعنی بۆ نمونە لە دوای ئەوەی کە مثلا ماشێ مەحموو ئەوانیش بە ئستینادەن بە فتوای مەلاکانە چون مثلا جەمال عیفاریانە کوشتووە لە دوای ئەوە ئێمە قۆناغێکمان بینی کە شەک لە کۆمەلگایە باڵا دەست بوو ئیسلامی ژما بوو بەڵام ئیسلامە فەرقی هەبوو لەگەڵەوەی ئێستا حقیقەتێکە فەرقی هەبوو یعنی خراپترین شت مثلا کە باسەکرا و ڕەخناگیرا ئەوانە خەڵکی ملحیدە بوو کتێبیانە نووسی مەلا فڵان مثلا کتێبی نووسی نازانم فڵان کەس لە تەرازوی ژیریدا دانی باسیەکرد بە منطقی علمی و ئەوانەیە جوابێمان بێت و نیقاشەکان ئاوای لێ هاتبوو لەو سەردەمەیە یعنی ئەم پاشەکشەی کە ئەم توندڕەویە کردبووی شتێکی بەرچاو بوو ئێستا کە ئەمە هاتۆتەوە بێت لە شتەکانی وردبینەوە یعنی قسە لەسەرەوەی کە ئەم دەرسی دین لە مەکتەبە لە یەکی ابتیدایەوە تاکو سێ متوسط داعش دروستەکە قسەکردنە لەسەر ئایدۆلۆژیا بەتەنها داعش بەتەنها دروستکراوی ئایدۆلۆژیا نییە و هیچ دیاردەیەکی تری کۆمەڵایەتیش دروستکراوی ئایدۆلۆژیا نییە جوڵانەوەی کۆمونیزمیش دروستکراوی جوڵانەوە ئایدۆلۆژیا خۆی بەرهەمی واقعێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئەوەی کە ئەم ئایدۆلۆژیای وا لێ کردو آخر باشە تۆ بۆ لە عێراق ناڕوانی بۆ شەڕی یەکەمی عێراق لەگەڵ ئێرانە دوایی شەڕی یەکەمی کەنداو کە ئەمریکا لە بەرامبەر عێراقە لە دوایە حەساری اقتصادی کە شرت و شوێ لەم کۆمەلگایە دابڕی و ئەم کۆمەلگایی لە گرێژ نەبر یعنی هەموو نەسیجی کۆمەڵایەتیم کۆمەلگایی وێران کرد و دوای ئەوە اینجا شەڕی ئەمریکا و هاتنی بەیدادان بەم
دەستە و تاقمە مەذهبیانە و ئەو گەمار و ئابووریە کە بەڕاستی ئینسانی گیانە مەرزی ناومێدی و ئینجا ڕووخاندن و تێکدانی دەوڵەتی عێراق لە دوای شەڕی 2003 هەموو ئەم فاکتەرانە نابینی باز لەواکی کەوا دینێک و ئەم نسووسانە نووسراوە بۆ نووسانە ئەم دەقانە پێشتر وجودیان نەبوو بۆ چۆن کاتی خۆی بەعس چۆن کاتی خۆی لە سەردەمێکە هێزێکی سیاسیەیە ئایدۆلۆژیاکی بەکاردێنە دوای ئەوە حملەی ئاینی ئەکا دین بەکاردێنێ ئەمە یعنی ڕێک ئەمە بیلفعل هەندێک جار خۆ قسەکردن لەسەر جەوهری تێکستەکە دوجار لەسەر تەفسیلی تێکستەکە و بارودۆخێک دێم تێکستە بەکاردێندەی ئەمە شتێکی ترە تەنانەت ئێستا هەر حرەکەیەکی سیاسی لە کوردستانیش بێتە پێش کە هەندێک یعنی دەوێ بۆ هەیمەنە دروستکردن لەسەر کۆمەلگا دەست بۆ ئاین ببە ئەمە نەک خزمەتی ئاین بکە یەکێ لەم ئیشکالەتانی کە بەبەردەوام باسەکرێ کە چەپەکان ڕازگۆترین هێزن ئەمان دەڵێن کاکە ئێمە ئیشوان بە ئاین نییە ئاین وەکو حاڵەتیشی ڕوحی حەقمان بەسەریەوە نییە ئێمە نامانێ ئەمە بەکاربێنین ئێمە قسە لەسەر ئەم بارودۆخە دەکەین لە کاتێکە ئەوەندەی ئیسلامی سیاسی توندڕە و هێزە توندڕەوەکان زەرریان لە ئاینی ئیسلامدایە و ئاینیان یەکسان کردو هەندێک جار یەکسان بە تیرۆر چەب لە مێژووە و لەم ناوچەیە بە پێچەوانەوە قەت ڕۆژە لە ڕۆژان زیانی بە ئاین نەگەیاندووە بەبستم زین لە چییە لەوەیە کە ئەو وەبەرهێنانە سیاسیی کە بۆ ئاین نەکرێت بۆیە من پێم وایە ئەوەی یعنی ئەمە دواهینی منە ئاین وەکو حاڵەتێکی ڕۆحی کۆمەلگا شتێکە ئەمە کەس قسەی لەسەر نێو مافی خەڵکە ئەم گۆڕانکاریانەی لەگەڵ مێژوو لەگە گۆڕانی ماتریالستی لە کۆمەلگایە بەسەر ئاین نادادێ و 2000 هێزە سیاسەکان بەکاری دێنن و 2000 ئەمە هەیمەنیەکی ئیجتیماعی دروستەکە کۆمەلگا دەخنچێنێ کە تۆ ناتوانانی نەفەس بدەیت لە ڕاستی پرسەکە پەیوەندی من شتەکانم ئاوا کۆکەمەوە بەڕاستی من بە جۆرێک من پێم وایە بەڵێ خەڵک ئازادەکە باوەڕ بێنێت و باوەڕی هەبێ بەڵام ئەبێ ئازادیش بێ کە ڕەخنی لە دین بگرێ ینی ڕەخنەگرتن لە دین نابێ بخاتە دەرەوەی عقل و منطق و ئەو شتانێک ئەو ناسزاوتنانێک کە ئەوترێ مناقەشەیەک و ئەکرێ ئێمە ڕێی ئاوایە ڕەخنەم لە دین هەیە ڕەخنەت هەیە لە بەرامبەری ڕەخنە بگرە و بڕایەوە ینی ڕاستە دین و خواپەرستی و ئەوانە مەسەلەیەکە مافی خەڵکە و ناتوانانی لیان زەوت بکەیت و بە زۆر ئەمان لێ بسێنیتەوە بەڵام لە هەمان کاتە ناتوانانی مافی ڕەخنەش لیان بسێنیتەوە بەڵام ئەسڵی مەسەلەکە ئەوەیە شێرزاد حەسەن و ئەوانێک کە وەکو شێرزاد حەسەن بیرەکەنەوە دنیا لە کەلەیە ئەبینن یعنی وازانن هەموو ئەم دیاردە کۆمەڵایەتیانە نەتیجەی جەهلە نەتیجە ئەوەیە پاشخانە کۆمەڵایەتەکانی نابینن ڕۆڵی چینە کۆمەڵایەتەکان نابینن ڕۆڵی سەرمایه‌داران نابینن ئەزانی چۆنە نازانم هیوا تۆ لەوە چێ لە تەمەن لە من مناڵتری نازانم فریاکەوتی ئەو دینێک کە من خوێنومە لە مەکتەب من ئێمە کە دیمانە خوێن لە مەکتەب پیانەوتیانەوت لە کاتی غەزوەی بەدرە کە موسڵمانەکان ئەسیریان گرتووە ئەوە هیچ ئەسیرەکانیان نەکوشتووە کە دواتر ئێستا بۆ معلومە بەوانە زۆر ڕیوایەتی شاموتێتی هەر فدیەش قبول ناکەن یان کوژی فەرزیان کردو بەسەریانەوەتوانە هەر ئەسیرەکە بێت دە مناڵی موسڵمان فێری خوێنەواری کا ئازادیانەکەی ئێمە لە دیانەت تا وەختی خۆی ئەمە فێرە بووین بەڵام ئێستا کە لە تەربیەی ئیسلامی جێگەی تەربیەی دینی گرتەوە لە قۆناغێکی دیاریکراوی ژیانی بەعسە لە قۆناغێکی دیاریکراوی ژیانی بەعسە حملەی ئیمانی دەستی پێکرد داعش بەرهەم هاتووی حملەی ئیمانی بەعسە بەعسی ژەم سیاسەتانی لە وەختێکە هێناکە ڕوبەڕووی اقتصادی حەساری اقتصادی بووبەوە ئێمە تەواوی دنیا هەموو سەرمایه‌دارانی دنیا لە مۆزیان ژەنیوەتە ئەم وڵاتەوە تاوانکاری نەمانەی کرد تۆ ناتوانانی دیاردەی داعش ببەستیتەوە بەتەنها بە مەجموعەی نصوصی دینیەوە ڕاستە من پێشتر باسم کرد نصوصە دینیەکان لەوێن ئایدۆلۆژیا دینەکە لەوەیە بەڵام ئەم تاوانکارانی بەرهەمهێنا ئەوەی کە ئەم خەڵکە هاتن ئەم ئایدۆلۆژیان وەرگرت دافعێکی اقتصادی ئیجتیماعی سیاسی لە پشت ئەم مەسەلەوەیە وەتووە بێت ڕۆڵی چینە باڵادەستەکان ببینن یعنی لە ڕەخنەگرتن لە داعشا ئێمە خەڵکانێکە ئەمانەوە دنیا بەرەو ڕۆژگاریشی باشتر بگۆڕێەوە بەرەو دنیایشی باشتر بووە ئەبێ بڕۆین لە بنەماکانی دروستبوونی ئەم تاوانکاریە ئەزانی چۆن لە شوێنی تری کە هەژاری هەیە داعش دروست نابێ بەڵام تۆڕی تاوانکاری دروستە بێت تۆڕی مافیا دروستە بێت تۆڕی خەڵک کوشتن دروستە بێ ڕستەی ئەمریکای لاتینکە مەسەلەن لەوێ ئەوانە دروستە بێ بەڵام لێرە
ئەم ئایدۆلۆژیای مەوجودەوە چێ دەستی پێوەگرێت وینەکە مەسلەی مهم دروستبوونی بابەتەکەی بەرحاڵ قسە زۆرترە لەسەر ئەمە بیکەین پێم وابێ وەختی بەرنامەکەمان کۆتایی هات بوو بە سەعاتێک گەستە قساکەین ئازیزان و خۆشەویستان هەنێک لەوانەیە ملاحەزە و کۆمنتان هەبێ توانین لە ڕێگەی کۆمنت و وەڵامی کۆمنتەکانەوە دواتر قسە و باسەکە درێژە پێ بدەین